ئەوانە دیارە دوو حیزبی سەرەکی هەدەپە و کەژەدەن هاتوون لەگەڵ هەندێک لە پەرلەمانتارەکان هاتوون ئامانجی سەرەکیانەوەی لای ئێمە گوتیان ئامانجی سەرەکیانەوە بوو کە باسی بارودۆخی خۆیان بکەن بۆ ئێمە وەکو یەکدی ناسین و لە بارودۆخی هەرێمیشان پرسی و باسی ئەویان کرد کە ئێمە وەکو گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان لایەنە سیاسەکان پێویستە پێکەوە تەبابین ئاگامان لێک دیبێ حقیقەت ئێمەش بەخێرمان هێنان و ئێمەش ینی ئەو قسانی ئەوان کردیان دیارە بە زیادەوە پشگیریمان کرد کە فعلەن وایە ئێمە ئێستا چ لە باشووری کوردستان چ لە باکوورەکەی چ لە ڕۆژئاوا چ لە ڕۆژهەڵاتی وەکو نەتەوەیە کە لەسەر نەخشەی سیاسی بوونیان سڕیوینەوە تاکە کارتێکی بەهێز لە دەستماندا بێت تەبایی نێو خۆمانە بەڵام گوتمان تەبایی نێو خۆمان کاتێک بۆمان دەستەبەر دەبێت کە لە کەوڕی تەسشی حیزبایەتی بینە دەر و بینە فەزای فراوانی نیشتیمان و نەتەوە و یەکدی بینین و یەکدی قوبوڵکردن بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار هەر کامێکمان لە شوێنێک دەسەڵاتێکی دەکەوێتە دەست هەوڵ دەدا کە بوونی ئەوانە دێکە بسڕێتەوە لێرەوە سەرچاوی ناکۆچیە تەبایی بەوە دەبێت کە وەکو چۆن بوونی خۆت قوبوڵە خۆتت پێتوا شایستەی هەبی خەڵکیشت پێ شایستە بێت و باسی ئەوەمان کرد کە لە ناوچەکەدا گرفت و کێشەی زۆر هەیە لە نێوان زلهێزانیشدا هەیە و ئەوە دەگونجێت کە بشکێتەوە بەخەراب بەسەر ئێمەدا ئەگەلێنە خۆدا تەبانە بیت